ڕاوێژکارێکی سوودانی دەڵێت ئەگەر ئێمە دەست پێشخەری هەڵوەشاندنەوەی گروپە چەکدارەکان نەکەین، ئەوانی تر بە زۆر هەڵیان دەوەشێننەوە. ڕاوێژکارێکی سەرۆکوەزیرانی عێراق لە لێدوانێکدا ڕایگەیاند پێویستە حکوومەت دەست پێشخەری بۆ هەڵوەشاندنەوەی کوت لە چەکدارەکانی سەر بە ئێران بکات لە وڵاتەکەیدا پێشەوەی بە زۆر لەلایەن دەوڵەتانی دیکەوە هەڵبوەشێنرێنەوە. لە ناوخۆی ئیدارەی دەوڵەتدا قسەیەکی زۆر هەیە بۆ هەڵوەشاندنەوەی ئەو گروپانەی کە ماوەیەکە بوونەتە سەرێشە بۆ حکوومەتی عێراق و دامەزراوە دەوڵەتیە فەرمیەکان. ئەمەش بەهۆی ئەو گۆڕانکاریە سیاسی و ئەمنیە یەک لە دوای یەکانەی ناوچەکەی گرتووەتەوە، بەتایبەت کە لە ڕووداوەکانی غەزە لە مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بەهۆی بزوتنەوەی حەماسەوە دەستی پێکردو. دواتر حیزبوڵڵای لوبنانیشی گرتەوە و دووە جاریش بە ڕووخانی ڕۆژێمی بەحسی بەشار ئەسەد لە سووریا کۆتایی هات کە هەمووەمانەش لەبەر یەک هەڵوەشانی ئەو بەرەیەی ئێران بوو کە بە بەرەی مقاومە ناسراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لێدوانەکانی ڕاوێژکاری سوودانی دوایەوە هات کە پرسی هەڵوەشاندنەوەی کوت لە چەکدارەکان نابێت چیتر لە پشت پەردەوە باس بکرێت و دەبێت بە ئاشکرا ڕابگەێنرێت، چونکە چەند لایەنێکی سیاسی بە ئاشکرا باس لە گەری لێدان لە گروپە چەکدارەکانی سەر بە ئێران دەکەن لە عێراق کە ئامانج لێی هەڵوەشاندنەوەی ئەو گروپانەیە کە زیاتر لە 200 هێرشی موشکیان دژی ئیسرائیل ئەنجام داوە. ئیبراهیم سومەیدی ڕاوێژکاری سیاسی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند سیستەمی سیاسی ئێمە لە ماوەی 22 ساڵدا قوربانی زۆری داوە و تێچووی زۆری بەکارهێناوە لە پێناو پاراستن و دامەزراندنی دەوڵەتدا، بۆیە کاتیەوەیە ڕاستگۆیانە پێداچوونەوە بە سیستەمی سیاسیماندا بکەین. سومەیدی وتی عێراق ناتوانێت دوای ڕووخانی ڕژێمی ئەسەد و پاشەکشەی حیزبوڵڵا لە لوبنان وەک ناوەندێکی بەهێز بۆ بەرەی مقاومەکەی سەر بە ئێران بمێنێتەوە، بۆیە ئەمڕۆ کاتیەوە هاتووە بیر لە پرسی دەست پێشخەری هەڵوەشاندنەوەی کوت لە چەکدارەکان لە عێراق بکەینەوە. ئەو ڕاوێژکارەی سوودانی دەشڵێت پرسی هەڵوەشاندنەوەی ئەو گروپە چەکدارانە نوێ نییە، بەڵکو مەرجێکی کۆنە کە لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا بەسەر هەموو حکوومەتەکانی پێشووی عێراقدا سەپێنراوە. بەڵام ئەم جارە هەڵوەشاندنەوەی ئەم گروپانە بە شێوەیەکی تر دەسەپێنرێت کە ئەگەر خۆمان دەست پێشخەری نەکەین ئەوە ڕەنگە لە دەرەوە و بە زۆر بەسەرماندا بسەپێنرێت. سومەیدی وتی تێگەیشتنی سیاسی لەگەڵ لایەنەکانی عێراق لە قۆناغی بەرەو پێشچووندایە و جۆرێک لە بەدەمەوە هاتن بۆ پرسەکە هەیە، بۆیە ئەوەی ئەمڕۆ عێراق پێویستی پێەتی هەڵوەشاندنەوەی ئەو گروپانەی سەر بە ئێرانە بۆ پێیەی کۆمەڵگەی نێودەوڵەتی چیتربوونی دوو دەوڵەت و دەوڵەت لە ناو دەوڵەت لە عێراق قبول ناکات. سەرەڕای لێدوانە ئەگرینەکانی ڕاوێژکارەکەی سوودانی هەندێک سەرچاوی نزیک لە هێزەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی شیعەکانیش پێیان وایە کە پێدەچێت سوودانی بیەوێت لە ڕێگەی ڕاوێژکارەکانیەوە دیدگای حکوومەت سەبارەت بە هەڵوەشاندنەوەی ئەو گروپانە بخاتە ڕوو. سوودانی تا ڕادەیەکی زۆر بە کۆتوبەندەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی لە حکوومەت دەورە دراوە، بۆ ئەوەی لا سەریشی نەکەوێت دەیەوێت زوو پەیامی هەڵوەشاندنەوەی ئەو گروپانە لە ڕێگەی جیاجیا بە گوێی گروپە شیعەکانی ناو چوارچێوەی هەماهەنگیدا بگەیەنێت. ئەوەی ڕوونا بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان هەست بە لاوازبوونی بەرەی مقاومەی سەر بە ئێران دەکەن کە بە درێژایی ئەو چەندین ساڵە واکمۆتەکە بەسەر حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراقەوە بوون و ببوون بە بارگرانیەکی زۆر لەسەر داهاتی وڵات. سەرباریەوەی ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی عێراق ناوبانگی لە بەردەم ئەمریکا و وڵاتانی ڕۆژاواشدا لە کەتار دەبوو.